والله مولد مهيناي مولد لوماري لبري كهربانيا زور بسارينا هرسي موبايلا هرسي طلبة وشتوي ناساري مولدين هناي مولدم دوني هناي سرم لقيشتي هوري هاتي مزوري قربارغا زالبان دي راو سايما تا بزانين علاج چن لناكا علاج بكريغا علاج نكريم تساريني والله داوا كارني وي كهرباء كندو چاپ كنو ايش بيب كريت ثم ترسيني ان شاء الله سكورستاني چونکە لەو وڵاتانە من هەندی دیتیتم ئەلانە لە تەلەڤیزیۆن شتوێ بینم ئیرانی ئەو شەڕوژەی سەری لەسەر کارەبان هەرێ هەی لە بەغدای ئەو مزاهرێ هەی کارەبانێ هەی ئیدی لێرە چنە قەومایە کارەبان نییە و تەنها ترس و ڕاوەشان دایتە خەڵکی وەڵا کۆرمۆرە کوژاندیانەوە بەرێمە نەوێری نەکە بە بۆمبە و شتیوە لێ بدەن ئەمە شتێکی وایە ئەو درۆژانە خەڵک زۆر دێ کارەبانیا خەڵش مەجبورە بۆلدە لە خۆ پێ بکە شەوێ ڕەمەزانە پاشیوە کارەبایی پێ بکە و بۆل دەدەبی مۆلێ گەڕەکانیا ئەو کارەوێ ئێستا ئەشیا زۆر کەمەوە وەڵڵا ئەشیاکەش گران بووە پێشی فرۆشتی مۆلیدی هەر نەبوو ئێستا زۆرە یعنی هەر وشی قەدی بلیاتۆ کە بێ کارەبان والله ماتۆر لە مارێ دەگە کارەبا بۆ کارەبای عام يعني زۆر هەموو شتەکەنەوە بوو یعنی کارەباکەەوە بەس ئێستا کارەبان نەمایە دەگە و بەزم شەڕی ئیران و دەگە ئەمریکا و بەزم کارەبایەکە نەمە ئێستاش مۆلدە هاتینە کەونە مۆلدەوانەوەیش بێکونەوە کار لەوە کارەبای بە قورعانی سڕەم لە ڕاست هاتنە بە زۆر قەرەباڵغە تەماشەکەم ئەوە قەرەباڵغە لێرە هەموو مۆلدە لە سڕیان گرتیا بەس ئەگە بیناسم بزانم کەمەگزن لۆ چاپ بکاتەوە مۆلدەکەی بەخوای ڕۆژێ 50 مۆلیدە ڕۆژێ زیاترە و شەوە هایسی مۆلیدەی چاکەینەوە یا 20 مۆلدا شەوان هەتا 12 شەو لێرە بین و ئێستا وای لێهاتێ بوویتە قەیرانی کارەبای قەیرانی کارەبای تاسیل لە مۆلیداتێکە لە هەموو شەشێکە مۆلیدەی پێشە لێرە کەونە بە 6,000 بوو ئێستا بە 8,000 پێشامە بە 20,000 نەکرێت ئێستامە بە 50,000 کردین بە 7,000 فرۆشنەوە خەڵک هەمووی پێویستی بە کارەبای هەیە ئەوەش وەستا زەمیدش بەخۆ شریکی منە و ئەمە سێ وەستاینە دەگە 4 منداڵە بە بەڕا ناکەین